گرنگی زیاتری پرۆسەکە و ئەم پرۆژە گرنگی کە ئێستا پێویستەکە هاوڵاتیان هەیان بێ من پرسیاری زیاترم هەیە و ڕوونکردنەوەی زیاتریشمە بێ بۆ ئێوە بۆیە میوانداری بەڕێز دکتۆر مستەفا مەلا حەسەنمان کردو کە شارەزای دارایی و بانکە و خۆی پسپۆڕەتەیدا دکتۆر مستەفام کاتت باش بەخێر هاتی زۆر سپاس دکتۆر لە بیرمە با بۆ دەست پێ بکەم کاتێکە سەتەلایت هاتە کوردستانەوە خەڵک زۆر دژی بوو تەنانە دەیان و ئەو ماڵەش حرامە بچیتە ناوی کە سەتەلایتی تیابێ ئێستا نەک سەتەلایت ماڵ نییە هەرچی جۆری ئامێرە زیرەکانیشە نەیبێت کە بوو بە پێویستی پێدوانیە ئێستا تا ڕادێک کەمترین هۆشداری دراوە یاخۆ هۆشیاری و ڕێنمایی دراوە لەسەر بەکارهێنانی هەژمارێکی بانکی ئیتر سەفتە پارە نەسووتێ و نەبرێ و نەبرێتە بازار پێویستەکە کە کوردستانیان بێبەش نەبن لەمە جامە ئەرکی من و تۆیە لە میدیا لە پسپۆڕانی شارەزای ئەو بوارە کە بۆ هاوڵاتی ڕوونکەینەوە مافی خۆیەتی هەیبێت. بەڵێ سوپاسان دەکەین دەستەکانتان خۆش هەڵبەتە ئەو نمونەی سەتەلایت کە باستان کرد کۆمەڵێک نمونەی دیکەشمان هەیە عادەتە لە نێوان کلتورە جیاوازەکاندا کاتێ گۆڕانکاریەک ڕوو دەدا بە تایبەت گۆڕانکاریەکی خێرا هاوشەوی هەژماری من بە دڵنیاییەوە ڕەنگە بیر و ڕای جیاوازی سە دروست بێ بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە با بڵین بەرچاوڕوونی و زانیاری تەواو بدرێت لەسەر ئەم پرۆژەیە کاتێک بەرچاوڕوونی و زانیاری تەواو دەدرێت لەسەر پرۆژەیە ئیدی هاوڵاتیانیش یاخود کۆی گشتی پرۆسەی دارایی و دانیشتوانی هەرێمی کوردستانیش دەکرێت با بڵین سوود لە پرۆژەکان وەربگرن بەو شێوازەیەکەوە بۆیان ڕوون دەکرێتەوە ساڵانە لە وڵاتانی جیهان بە تایبەت لە ئەمریکا و لە وڵاتانی ئەفریقیا لە هیندستان کە با بڵین جەمسەرە جیاوازەکانی جیهانن پرۆگرامی جیاواز هەیە بانکەکان دامەزراوە داراییەکان شارەزایان لە بواری با بڵین بانکی و سیستەمی بانکی لە ڕێگەی هەڵمەتی جیاوازەوە هەوڵ دەدەن بۆ ئەوەی هۆشیاری دارایی یاخود ڕۆشنبیری دارایی بڵاو بکەنەوە سەبارەت بۆ خزمەتگوزاریانی کەوا بانکەکان دامەزراودارەکان پێشکەش دەکەن و ئیزافەتەن لە بۆ ئەوەش ئەو پرۆژە و خزمەتگوزاریانەیە کەوا لە ڕێگەی گۆڕانکاریەکانی سیستەمی دارایی جیهانیەوە ڕوو دەدەن. دەمێ ئاماژە بۆ بکەم ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوە دەیڵێم با هاوڵاتیانیش بەلاوە بنین چینێکی خوێندەوار چینێکی تێگەیشت و چینێکی لێهاتوومان هەیە کە قوتابیانی زانکۆن یاخود قوتابیانن بەگشتی من وەکو با بڵین نمونەیەکی زیندوو لەسەر خۆم باز بکەم تاوەکو ساڵی 2007 کە قوتابی زانکۆی سەلاحەدین بووم لە بەشی دارایی و بانک تاوەکو دوای تەوابوونی خوێندنەکەشم سەرڕاوی قوتابی با بڵین بەشی دارایی و بانک بووم هیچ خزمەتگوزارێکی بانکیمان نەبوو هیچ دامەزراوێک نەبوو کە ئێمە هانای بۆ ببین سەفەرتێکرە چوویتە شوێنێک کە ئەبوو پارە بەست تۆ لە ڕیزاوەستای لەبەرەوەی تۆ پارەی کاشە پێ بوو ئەگەرنا هاوتەمەنەکانی تۆ لەوێ لەوانەیە هاوپیشەی تۆش نەبوو بێتن هەر لە ڕێگەی ساعتە ئەلکترۆنیەکەی یان لە ڕێگەی کارتەکەیەوە پارەکەیە ئەنجامە چەند ناخۆش بوو باشە ئەو خزمەتگوزاریانەی کە لە ئێستا لە هەژماری منە هەیە هەمانە و خزمەتگوزاریانن کە لە ستانداردە جیهانیەکان و بانکە جیهانەکاندا هەیە خۆشبەختانە ئێمە بە سوپاسەوە و شارەزایەک لە کەرتی دارایی بانکی ئەبێ سوپاسی حکوومەت بکەین و سوپاسی تیمی هەژماری من بکەین بۆ ئەوەی کە با بڵین لە ماوەیەکی کورت و لە ماوەیەکی دیاریکراودا هەموو ئەو پاکیجە داراییانێکەوە لە وڵاتانی جیهان لە وڵاتە پێشکەوتەکاندا لە سیستەمی دارایی جیهانی پێشکەشی وڵاتان دەکرێت لێرە بە ماوەیەکی کەم بتوانن پێشکەشی هاوڵاتیانی بکەن هەموو ئەو خزمەتگوزاریانێکەوە بەڕێستان باستان کرد لە سەرەتادا کە با بڵین بەرهەمەکان بوو خزمەتگوزاری دارایی بانکەکان بوو هیچی کەمتر نییە بە بەراورد بە وڵاتانی دیکە یەکێک لەو سیستەمە داراییە جیهانیانێکەوە با بڵین لە ئەوروپا و با بڵین لەسەر ئاستی جیهان پێشکەوتووە کە وەکو شانازێک وایە بۆ با بڵین وڵاتی تورکیا ئەوان سیستەمی بانکی تورکیایە ئەوەی من دیتم بینیم هیچ شتێکی کەم نییە بە بەراورد بەوان با بڵین چارەسەرکردنی کێشەی نردنی پارە لە ناوخۆ دەرەوە چارەسەرکردنی با بڵین ئاڵوگۆڕی دراوەکان بوو و چارەسەرکردنی ئەوە بوو کەەوە من بتوانم بە ماوەیەکی کەم بە تێچوویەکی کەمتر لە ڕێگەی مۆبایلەکەمەوە لە ڕێگەی جزدانە ئەلیکترۆنیەکەمە بتوانم خەرجەکانی خۆم بدەم بتوانم کۆنتترۆلی هەژمارەکەم کەم کە ئایا من لە کۆی ئەو مانگەدا تا چەند توانیمە با بڵین ئیدارە یاخود بودجەی خۆم بەڕێوە بم با بڵین هانی خۆم بدەم یاخود هانی خێزانەکەم بکەم بۆ ئەوەی بتوانین وەبەرهێنان بکەین کێکەکە لە پرۆژەکان باشە کەواتە هەموو ئەمانە ئەتوانین بڵین ئابووری کوردستان قۆناغێکی دیکە باتە پێشەوە وەک چۆن ئەو وڵاتانەی کە ئێستا هاوڵاتیەکانی فەرمانبەران و موچە خۆرانی خاوەنی هەژماری بانکین ئابووریەکی باشتریان هەیە ئەتوانین واژ بڵین بۆ هەرێمی کوردستان کاتێکە ئەبینە خاوەنی هەژماری من لەگەڵ پێشکەوتنە تەکنۆلۆژیەکان
کەرتی دارایی و بانکیش هەنگاوێکی ئێزگای خێراینا ئەو وڵاتانی کەوا لە پرۆسەی با بڵێن بانکینگ بەشداریان نەکردووە لە سیستەمی جیهانیدا بە تەواوی دواکەوتونە ئەم با بڵین بەشداریکردنی هەرێمی کوردستان یاخود هاندانی حکوومەت بۆ ئەوەی هاوڵاتیان بەشداری پێ بکات لە کۆی سیستەمی بانکیدا خۆی لە خۆیدا پێشکەوتنێکە ئەمە سەرڕای ئەوەی کەوا هاوڵاتیان دەتوانێت سەرمایەکانیان بە شێوەیەکی پارێزراو لە بانکدا بنین بانکەکان و حکوومەت دەتوانێت سوود و سەرمایە وەربگرێت بۆ پێشکەوتنی با بڵین بۆ گەشەی ئابووری بۆ زیادکردنی هەلی کار بۆ پێدانی قەرز ئێمە زۆر جار کێشەی ئەوە با بڵین ڕوبەڕووی ئەو کێشانە دەبینەوە کەوا گەنجێک یاخود هاوڵاتیەک بەکاربەرێک لە هەرێمی کوردستان پرۆژەیەکی هەیە ناتوانێت سەپۆرتی دارایی پاڵپشتی دارایی بەدەستبێنێ بانکەکان دەتوانن لە ڕێگەی ئەم پێشکەوتنانەوە پاڵپشتی پرۆژە بچووکەکان بکەن هەلی کاری نوێ زیاد بکەن پەرە بە گەشەی ئابووری بدەن ئاڵۆگۆڕکردن و دەستا و دەستکردنی پارە لە بازار زیاتر بکەن کە ئەوە خۆی لە خۆیدا کێشەیەکە ئێمە من زۆر جار دەڵێم لە هەرێمی کوردستان ڕەنگە لە سەر ئاستی تاک و خێزانیش زۆر جار کێشەی نەبوونی سەرمایەمان نییە بەڵکو کێشەی ئەومان هەیە کە سەرمایەمان هەیە بەڵام دەرفەتی ئەو بەرهێنانمان نییە بانکەکان دەتوان ئەم دەرفەتە بۆ هاوڵاتیان بڕەخسێنن کە پارە یاخود ئەو سەرمایەکەوا هەیە بە شێوەیەکی خەوتو لەژێر سەرینەکان بێتە دەرەوە بتوانین دەرفەتی گەشەپێدان و دەرفەتی وەبەرهێنان بۆ تەواوی هاوڵاتیان بڕەخسێنین لە کۆتاییشدا هەرێمی کوردستان دەتوانین چەندین هەنگاو گەشە بکات و لە ڕووی داراییشەوە هەمومان سوودمان بین لێی باش زۆر زۆر سپاسی تۆکەین کە پێویستەکە ئەمە هەموو کات بە ڕاوێژ لەگەڵ کەسانی شارەزای وەکو ئێوە قسە بکەین تا بۆ هاوڵاتیانی کوردستانی ڕوون بکەینەوە کامە پرۆسێکی گرنگە و مافی خۆیانە کە بیزانن بۆی لێرە و لەوێ هەواڵی نادروست و نازانیاری دەست ئەوان نەکەوێت سپاس بۆ بەڕێستا سپاس بۆ بەڕێستا زۆر سپاس